یەکینەکانی پاراستنی گەل بەشێکی سەرەکی و گرنگی هێزەکانی سووریای دیموکراتن و بەردەوامیش لەبەرەی پێشەوەی شەڕەقورسەکاندا بوون دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. بەڵام هێشتاش تورکیا بە نیگەرانیەکی قوڵەوە لەم هێزە دەڕوانێن لەگەڵ ئەوەشدا کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی دەکات. Müttefikimiz dediğimiz bir ülke. وێرای هەموو ڕەتکردنەوەکانمان و ئاگاهیدانەکانمان وڵاتێک کە بە هاوپەیمانی ناودێری دەکەین سوور لەسەر پێکێنانی لەشکری تیرۆر لەسەر سنوورەکانمان. ئایا ئەم ڕێکخراوە تیرۆرکارە هیچ ئامانجێکی تری هەیە بێ لە وڵاتەکەمان؟ سەرۆکی تورکیا سوورە لەسەر هەموو ڕێگەگرتنێک لەو هێزە نوێیەی بە یارمەتی ئەمریکا پێکدەهێنرێ بۆ پاراستنی سنووری باکووری سووریا. Şimdi artık Amerika ئێستا ئەمریکا دانی بۆەوە داناوە لەشکرێکی تیرۆری لەسەر سنوورەکانمان پێکێناوە. ئیتر دەکەوێتە سەرخۆمان ئەم لەشکری تیرۆرە لەبار ببین بەر لەوەی لەدایک بێت. بۆ سەرکردە کوردەکان لە سووریا پاراستنی سنوورەکانیان لەگەڵ تورکیادا هەنگاوێکی گرنگە بۆ ئارامی و سەقامگیری لە باکووری سووریادا. Türkiye yek ji bingehên esasî got terora navnetewî xwe dispêrûye û Türkiye heta niha gelek îsbat hene gelek wesaiq hene got Türkiye di hem alîkirkirina Daeş hem jî bi Cebhetun Nusra re bi nav hevkariyê di derbasî Idlibê bû. Ji bo wê Türkiye ne tenê ji bo Bakurê Sûrî tehdîde her wiha ji bo ewlekariya navnetewî jî tehdîdekî mezin. مۆسکۆش ڕخنە لە سیاسەتەکانی واشنگتن دەگرێت لە سووریادا و وەک دەڵێ ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی بەشار الئەسەد. بەڕێوەبەرەتیەکانی ئۆباما و ترامپیش لە سیاسەتەکانیاندا بەرامبەر سووریا جیاواز نین. مەخابن زۆر ڕووداومان بینیون نیشانن کە ئەمریکا بۆ هێوەرکردنەوەی قەیرانەکە لەوێ نییە بەڵکو بۆ یارمەتیدانی ئەو لایەنانەی هەوڵی ڕوخاندنی ڕژێمی سووریا دەدەن لەوەیە. ڕێبەرانی کورد لە سووریادا وەک بەرنامەڕێژی بۆ قۆناغی پاش داعش ئاماژە بە گرنگی پەیوەندی سیاسی دەکەن هاوشان لەگەڵ پەیوەندیە لەشکریەکانیاندا. شەرێ bi Daeş re bi dawî dibin ji bo wê jî Sûrî dikeve pêvêjoyekî nûh de her wiha ciyên ku ji Daeş jî hatin rizgarkirin dikeve pêvêjoyekî nûh de ji bo ku Daeş carek dinê li van alana xwarêxistin neke dîsa ji bo ku yani ji derve jî nikare bi derbasî hundirê alanê me bibe sistemekî parastinê pir bihêz pêwîstin. تورکیا جەخت دەکاتەوە لەوەی کرد لە لەشکریەکانی بۆ سەر کورد لە سووریادا بە پشتیوانی هەندێک لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەبێت. کۆماری ئیسلامی ئێرانیش دەڵێت ئەو هێزە 30,000 جەنگاوەریەی ئەمریکا پشتیوانی لێ دەکات لە سووریادا ئاگری شەڕ خۆش دەکات.